أني لا أضيع عمل عامل منكم من ذكر أو أنثى أي بندكانم من هەوڵ و کۆششی هیچ یەکێک لە ئێوە کە هەوڵ دەدا و کردەوەی چاک دەکا من هەوڵ و کۆششەکانی بەزایە نادەم بەڵکو پاداشتی دەدەمەوە لەسەری من دەکەرین ئەوەنتە جا نێر بێیان مێ فەرقی نییە لای خوای پەروەردگار لەوەدا کە چ نێر بێت چ مێ بێ کردەوەی چاکە بکە خوای گەورە ئەجر و پاداشتی دەداتەوە لە ئیسلامدا فەرق نییە وەڵا ئەگەر نێربی کردەوەیە کەی بە دووقات بۆت حسابە بەڵام کەمەی نەبیت ئەوە ئەجرەکەت کەمترە شتی وانیە من دەکەرین ئەوەنتە بەعضکم من بەعض هەمووتان لە یەکن یەکشتن هەردوو لاتان چ نێر چ مێ هەردووچی عەبدی خوای پەروەردگارە وإن أكرمكم عند الله أتقاكم بەڕێزتریش نیشتان لای خوای گەورە ئەوانە نین کە پیاون ئەوانەش نین کە ژنن ئەوانن کە بەتەقوان جا چ ژن بێ چ پیاو بێ چ ڕەش بێ چ سپی بێ چ کورد بێ چ عەرەب بێ چ فەقیر بێ چ دەوڵەمەند بێ چ دەسەڵاتدار بێ چ بێدەسەڵات بێ چ جوان بێ چ ناشیرین بێ فەرقی نییە تەرازووی هەڵسەنگاندن تەرازووی بەرزکردنەوە لای خوای گەورە تەقوایە إن أكرمكم عند الله أتقاكم